سڵاتان لێبێت. ئێمە لە کاتی ئەنجامدانی توێژینەوەیە کۆمەڵی داتامان هەیە پێش ئەوەی کە بزانین چه تاقیکردنەوەیەکی بۆ بەکاربێنین وا پێویستەکە کە بزانین ئایا دەتاکانمان نۆرماڵن یاخودنا. بۆ ئەو مەبەستەش لە ئەپی ئاماری کوردیدا ئەچینە سەر ئەم بەشە کە نووسراوە دابەشبوونی ئاسایی. لێرەدا داتاکانمان ئەنووسین بە نمونە ئێمە کۆمەڵی داتامان نووسی و پاشان پەنجانین بە تاقیکردنەوە بکە. لێرەیە ئامارە وەسفیەکانمان هەمووی بۆ ڕوونەکاتەوە هەر لە تەباین و لادانی پێوەری هەمووی لێرە ڕوونە و لە خواریشەوە ئەوەی کە زۆر گرنگە هەردوو ئەنجامی شاپیرۆوە لەگەڵ کۆلمۆگرۆف پێمانەدا. بەڵام ئەوەی کە لێرەیە زۆر گرنگە خۆی ئەپەکە پێمانەڵێ کە ئەگەر نمونونەکەمان لە 50 کەمتر بووە باشترە شاپیرۆ بەکاربێنین و ئەگەر نمونەیەکی گەورەیش بۆ کاتە کۆلمۆگرۆف بەکارێنین. بۆیە ئێمە ئەگەر لێرە سیرکەین پشتی بە شاپیرۆکە بەستووە و ئەڵێ داتاکان نۆرماڵن. باشە کە داتاکانمان نۆرماڵ بێ پێشنیاریشمان بۆ ئەوکە کە چی بکەین کە تاقیکردنەوەی پارامەتری بەکاربێنین بۆ نمونە بۆ بەراوردکردنی دوو گروپ ئیندیپێندنت تی-تێست واتە تی-تێستی دوو نمونەی سربەخۆ و هەروەها تی-تێستی دوو نمونەی پێکەوە بەستراو و هەروەها ئەنۆڤا ئەتوانین بەکاربێنین و هەروەها پێرسۆن ئەتوانین بەکاربێنین و لێرەش هەستۆگرامێکی بۆ کردوین بۆ ئەوەی کە نۆرماڵی داتاکانمان پێ پیشان بدات وە لێرە شیکاریەکیشی بۆ کردوین ئەگەر هاتوو پیڤالیۆکەمان لە 0.05 با بڵین گەورەتر بێت ئەو کاتە داتاکانمان نۆرماڵن و بە پێچەوانشەوە داتاکانمان نۆرماڵ نین. هیوادارم کە سوودی هەبوو بێت و سەرکەوتوو بن.